بۆ بابەتی توێژینەوە ChatGPT مانگانە $200 بەڵام دیپسیک بە خۆڕاییە. بۆ دروستکردنی وێنە میدجۆرنیمانەیە کە مانگانە $60 بەڵام لیوناردۆ لە بەرامبەریا بە خۆڕاییە. بۆ کاری نووسین بۆ دەنگ واتە ئەو تێکستی کە تۆ ئەمانەوێت بیکەین بە دەنگ 11 لابسمانەیە کە مانگانەکەی $99 بەڵام سپیچمامان هەیە کە لە بەرامبەریا بە خۆڕاییە. بۆ بابەتی پرێزنتیشن تۆمی ئەیامان هەیە کە مانگانەکەی $16 لە بەرامبەریا گامامان هەیە کە بە خۆڕاییە. بۆ کاری دیزاین کانڤامان هەیە کە مانگانەکەی $13 بەڵام MS دیزاینەر لە بەرامبەریا بە خۆڕاییە. بۆ کاری میوزیک ئایڤامان هەیە کە مانگانەکەی $54 بەڵام لە بەرامبەریا سۆلۆمان هەیە کە بە خۆڕاییە. بۆ نووسین بۆ ڤیدۆ واتە کاتێک تۆ نووسینێکت هەیە وەسفێکیەکەی بۆ تەکا بە ڤیدۆ ئایەکە سۆرامان هەیە کە هیچ ChatGPT یانی OpenAI واتە ئەگەر تۆ بەشداریت لە ChatGPT کردبێ ئەم خزمەتگوزاریشت بۆت ئەکتیڤە بەڵام ئەگەر بەشداریت نەکردبێ ئەبێ ئەکتیڤیکەی کە مانگانە $200 بەڵام لە بەرامبەریا کاپینگمان هەیە کە بە خۆڕاییە. بێگومان تەکنۆلۆژیاکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەچێت چەندین کۆمپانیای گەورە هاتوونەتە بوارەکەوە و لە داهاتوودا بەدڵنیاییەوە چەندین ژیری دەستکردی زۆر بەهێزتر و باشتر یەنە بازاڕەکەەوە بەڵام ئەوانەی ئاماژەمان پێیان گرنگترینان و لەلایەن خەڵکەوە زۆر بەکارهێنێت هیوادارین سودێکی هەبوو بێت و کاتێکی خۆش.